زانکۆی جیهان لە یەکێک لە یاریەکانی هەفتەی دەی خولی پلەیەکی کوردستان لەسەر یاریگای دووەمی یانەی هەولێر پێشوازی لە چەمچەماڵ کرد. هەردوو تیب لە سەرەتاوە بە ئاستێکی لە یەکەوە نزیک دەرکەوتن. هەوڵی ئەوەیان دەدا بە گۆڵ بگەن. ئەم دەرفەتە ئاسانە بۆ زانکۆی جیهان هەڵکەوت بربەست یەکسانی بشکێنێت لە دەستیاندا. لە خولەکی 38 یەحیا جەبار توانی چەمچەماڵی میوان بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێش بخات. لا نیوەی دووەم یانەی زانکۆی جیهان لە هەوڵدا بوو بە گۆڵ یەکسانی بگاتەوە. عەبدوڕەحمان ئیسماعیل لێی نزیک بوو تۆپەکەی ڕێگای ستونی گرت. مستەفا مەحمودیش بە هەمان شێوە هەوڵیدا ستونی گۆڵ وەڵامی نەخێر بوو بۆی. چەمچەماڵیش بە هێرشی هەڵگەڕاوە بە دوای گۆڵی دڵنیاییدا دەگەڕا. یاری تا کۆتایی بەم ئەنجامەمایەوە و چەمچەماڵ بە گۆڵێکی بێوەڵام براوە یاریەکە بوو. بەگشتی گەمەکی خۆش بوو، یعنی هەردوو لە بەحکمیەوەی لێک نزیک بووین لە نقاط دەمانویست سێ نقطەی بەدەست بین. الحەمدوللا ینی تۆپانەیە دۆڕانە بردنەوەی تێدا المهمەمە ئاستەکی باشمان پێشکەش کرد. دەتوانم بڵێم دەکرێت بگەڕێینەوە هێشتا دەوری مایە. فرسەمان هەبوو، یعنی بەڕاست پێ بڵێم فرسەی زۆر باشمان هەبوو. شەوتی یەکەم یعنی چەند تۆپەکی ئیفرادمان هەبوو دەمانتوانی ئەو هەلانە بقۆزینەوە و ئەمە بیدایەتی بە پێشکەوین. بەس الحەمدوللا ئەوە قسمەتی خۆیە، دیارەوە قسمەتەکەمان بوو. پیرۆزبایە لە تیپی بەرامبەر دەکەن توانیان گۆلێک بکەن و احتفاظ بە گۆلەکەی بکەن و کۆتایی بۆ گۆلە بین. پێشتر سوپاس بەخوای گەورە کە توانمان لە درەوی یاریگای خۆمان براوە بین. ئەمە فەزلی خۆی گەورەی کە چوار یاری لەسەرێک سێغاڵ بەدەستێنین. ئینشەڵڵا ئەمانەیە بەردەوام بین کە یارەکانی داجۆر بە هەمان ڕۆحێت و بە هەمان نەفەسیاری بکەین بۆ دوێن سێغاڵ یارەکان بەدەست بێنین و سەرکەوین بۆ ڕیزی یانەیابەکانی کوردستان. بەم سەرکەوتنە چەمچەماڵ بە کۆکردنەوەی 17 خاڵ لە دەیاری بە کاتی چووە خانەی سێمی ڕزبەندی. زانکۆی جیهانیش بە ئەنجامدانی نۆیاری بە 15 خاڵ لە خانەی حەوتەم دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.